دیارە بەنداوی دەربەنیخان کۆمەڵێک لقی تێڕژێت یەکێک لە لقە سەرەکیەکان لقی تانجەرۆیە لەم لقەی تانجەرۆشا کۆمەڵێک کارگە کە بەشێکیان پاڵاوتگەینەوتن و بەشێکی تریشیان کارگەی ئاسنن هەموو ئەمانە ئاوەڕۆکانیان ڕاستەخۆڕژێتە ناو لقی تانجەرۆ وەجیالەوە ئەو زبڵەشی کە پاشماوەی شاری سلێمانی هەموو لەوێ کۆکرێتەوە ئەویش بە هەمان شێوە ئاوێکی ئاوەڕۆیەکی هەیە و ئاوەڕۆی ڕاستەخۆ دەرشێتە ناو لقی تانجەرۆ جیالەوە ئاوەڕۆی سەرجەم نەخۆشخانەکان بە نەخۆشخانەی هیواشەوە ڕاستەخۆ دەرشێتە ناو لقی تانجەرۆ ئەم لقی تانجەرۆ ڕاستەخۆ داغڵ بە بەنداوی دەربەنیخانە بێت کە ئەمە یەکێکە لە هۆکارە سەرەکیەکان بۆ پیسبوونی ئاوی خواردنەوەی دانیشتوانی شار جالەوە ئەو تەنکەرانەشی کە نەوت ئەگوازنەوە ئەوانی ژمارەی بەرچاویان ساڵانە وەرەگەڕێت کە نەوتەکەی لە ڕێگەی باراناوەوە تێکەڵ بە بەنداوەکە ئەبێت و ناتوانرێت ینی ئەو ئاو پاک بکرێتەوە بۆیە ئەمە ئاوی دەربەنیخانی پیس کردووە و کێشەی پیسبوونی ئاوی خواردنەوەی دەربەنیخان بۆ پێش ساڵی 2010 دەگەڕێتەوە بەردەوام بەرپرسانیان دەسەڵاتداران لە باشووری کوردستان بەڵێنی چارەسەرکردنی ماوەیان داوە سەرۆکی حکوومەتە یەک لە دوایەکەکان بەڵام هیچێکێک لەو سەرۆک حکوومەتانیان و دەسەڵاتدارانە ڕاستیان لەگەڵ خەڵکیم شارە نەکردووە و نەیانتوانیوە کێشەی ئاوی خواردنەوەی دەربەنیخان چارەسەر بکەن ئێستا کۆمپانیایەکی تورکی دەست بەکار بووە بۆ ئەوەی کە بتوانێتەوە چارەسەر بکە بەڵام ئێمە گومانمان هەیە لەوەی کە ئەو کۆمپانیای بتوانێت ئەو مادە قورسانی کە لەناو ئاوەکە هەیە بیپاڵێوێت وەکەمش پێویستی بە دوو سیستەم هەیە ئێمە گومانمان هەیە لەوەی کە ئەو دوو سیستەمە بەگەڕ بخرێت بۆی ئەگەر ئەو دوو سیستەمە بەگەڕ نەخرێت ینی دەست بەکاربوونی ئەو پاڵاوگەیان تەواوبوونی ئەو پاڵاوگەیە چارەسەری کێشەی پیسبوونی ئاوی خواردنەوەی دەربەنیخان ناکە چونکە ئاوی دەربەنیخان کێشەی مادە قورسەکانی هەیە هەتاوەکو کێشەیە چارەسەر نەبێت کێشەکە وەکو خۆی ئەمێنێتەوە کە ئەمەش ئەبێتە هۆکار بۆ ئەوەی کە خەڵکی ڕوبەڕووی مەرگ بکاتەوە و خەڵکی ڕوبەڕووی نەخۆشی شێرپەنجە و ئەو نەخۆشیە مەترسیدارەکانی تر بکاتەوە کە ئێستا بەشێک لە خەڵک لە دەربەنیخانە تووشی ئەو نەخۆشیە بوون کە یەکێک لە هۆکارەکان بۆ پیسبوونی ژینگە گەڕێنرێتەوە پیسبوونی ئاوی بەنداوی دەربەنیخان یان ئەو لقانەی کارژێن بوونەتە هۆکار نەک تەنها بۆ ئەوەی کە خەڵکی ڕوبەڕووی مەرگ و نەخۆشیەکان بکەنەوە بەڵکوم زیندەوەرەکانیش بەهۆیەوە لە ناوەچن و ئێمە ساڵانە بەتایبەت لە ساڵی 2013 کە ئاستی ئاوەکە دابەزی بە درێژایی چەندین کیلۆمەتر بە هەزاران ماسی مردن کە ئەمە ینی ئەتوانین ناوی لە بنین کارەساتێکی ژینگەی لەو ناوچەیەکە ڕوویدا و ساڵانەش کاتێک ئاستی و ئاوە لە هەر ساڵێکە دابەزێت ئەو کێشەیانی ڕووەداواتە مردنی زیندەوەرەکان نەک تەنها ماسی بەڵکوم زیندەوەرانی تریش کردن ناوەکە خەڵکی دەربەنیخان ماوەی زیاتر لە 14 بۆ 15 ساڵە لە بیر و کانیا و کارێزەکان ئاوی پاکی خواردنەوە پەیداکەن کە ئەمەش گرفتێکی زۆری بۆ دانیشتوانی دەربەنیخان دروست کردووە دیارە هێنانی ئاوی پاک و خواردنەوە بەلای دانیشتوانی دەربەنیخانەوە کارێکی وە ئاسان نییە لەبەرەوەی قورسایەکی زۆر لەسەر دانیشتوانی دەربەنیخان دروستەکە و بەشێکی دانیشتوانی دەربەنیخان ئەگەر ئۆتۆمبیلی خۆیان پێ بتوانن ئاوی پاکی خواردنەوە دەستەبەرکەن لە هەمان کاتدا بەشێکی زۆریان ئۆتۆمبیلی خۆیان پێێنێ یان توانای ئەویان نییە کە ئەگەر بە هۆکاری کرێژ بێ ئاوی پاکی خواردنەوە پەیدا بکەن کە ئەمە گرفتێکی زۆرە و بۆ بەدیلی ئەو ئاوە جگەلەوەی کە خەڵکی دەربەنیخان لە کانیا و کارێز و بیرە پاکەکان ئاوی خواردنەوەی هەنن پەنا بنەبەر کڕینی ئاوی خواردنەوە لە بازارە و من بۆ نمونە ئێستا بۆ کڕینی ئاوی خواردنەوە هاتوومە جگەلەوەی کە ئێمە زۆرجار لە بازار ئاوی خواردنەوە کڕین زیاتر لە 15 ساڵە بە ئۆتۆمبیلی خۆمان لە کانیا و کارێزەکان ئاوی پاکی خواردنەوەی هەنین لە پێناو سەلامەتی تەندروستیمان.